سڵاو بەڕێزان، من وسام ئەحمەدم. ئەمڕۆ پێداچوونەوەیەک ڕیڤیوەک دەکەم بۆ زنجیرەی سکوید گەیم یاخود یاری هەشپێ. ئەگەر لەو ڕۆژانەی کۆتایی تۆزێک ئاگاداری سینەما بوو بیت یاخود ئاگاداری تەلەڤیزیۆن و زنجیرە تەلەڤیزیۆنیەکان بوو بیت، دەزانی کە زنجیرەی سکوید گەیم چەندە ناسراوە، بە تایبەتیش کە بەم دوایانە بە پێش زنجیرەی لا کاسا دێ پاپێل کەوتەوە و بوو بە پڕبینەرترین زنجیرەی نێتفلێکس. ئەمە شتێکی سەیر و چاوەڕوانەکرا و بە تایبەت لە زنجیرەیەکی کۆری کە ئەوەندەی هۆلیوود لەوانەیە بەهێز نەبێت یاخود لەوانەیە ئەوەندەی هۆلیوود زنجیرەی نەبێت، لە کاتێکدا ئەمە ببێت بە باشترین زنجیرە شتێکی چاوەڕوانەکرا و سیر بوو. هەر بۆیەش بەڕاستی مەراق بووم کە سیری بکەم بزانم ئەخۆ ئەوەندە دێنێت یاخود زنجیرەیەکی ئاوا بەهێزە و هۆکارەکان چین کە زنجیرەکە ئاوا بناسرێت. طبعا باسەرەتا باس لە چیرۆکی زنجیرەکە بکەین. زنجیرەکە باس لە چەند کارکتەرێک دەکات کە بانگێش دەکرێن بۆ یاریەک. ئەو کارکتەرانە هەموویان بەهۆی باریدارایی ناخۆشەوە یاخود بەهۆی بارێکی کۆمەڵایەتی ناخۆشەوە دەناڕێن. بانگ دەکرێن بۆ یاریەک، لەو یاریە پارەیەکی زۆر دەبنەوە، بەڵام تاکو ئەو یاریە سەرکەوتوو بێت یاخود براوەکە دیاری بکرێت پێویستە ئەوانتر بکوژرێت. واتە لە کۆتاییدا ئەو کەسەی کە دەمێنێتەوە تەنها ئەو ناکوژێت، ئەوانتر هەمویان دەکوژن. زیاتر باس لە چیرۆکە ناکەم چونکە چەند باس لە چیرۆکە بکەین زیاتر دەتوانم بڵێم سپۆیل دەبێت، بۆیە لە چینە سەرباوەت سەرچیەکان و ئەو خاڵانە باز دەکەن کە هەمێکیان بەهێزن هەندێکیان لاوازن. یەکەم شت ئەوەی کە ئەو کارکتەرانێک کە دروست بوون لەنێوان چەند کۆمەڵەیەک بوون یاخود لە چەند وڵاتێک بوون لە چەند نەتەوەیەک بوون شتێکی زۆر جوان بوو. یانی زنجیرەکە هاوشێوەی زنجیرەکانی هۆلیوود تابەت نەبوو بە هەندێک حاڵەتی دیاریکراوە یاخود بە هەندێک کەسایەتی دیاریکراوە. بۆ نمونە هۆلیوودەکان زیاتر یان ئەوە تا ئەمریکین یان ئەوە تا لاتینین، زیاتر لەوانە تێپەڕ ناکات، زۆر کەم وایە کە ئەوروپی یاخود بە تایبەت ئاسیایی بن ناو زنجیرەکان. هەر حاڵەتێکدا نەبێت کە زنجیرەکە تایبەت بێت بە کارکتەرێکی ئاسیایی یاخود فیلمەکە تایبەت بێت بە کارکتەرێکی ئاسیایی و دەرەوە، وەکو ئەوەش لە فیلمی شانچی بینیمان. بەڵام ئەگەر فیلمێک باس لە خۆیان بکات زیاتر کارکتەرەکانی خۆیان دەخەنە ناو. بەڵام ئەم زنجیرەیە زۆر شتێکی جوان بوو، بە تایبەت کە بۆ نمونە یەکێکی پاکستانی کە موسڵمان بوو یەخس بوویە ناو، کچەکەی تر کە کۆریای باکوور بوو کە چەندە دوژمنی کۆریای باشوورە. یعنی زۆر جوان بوو کە لەڕێی ئەم یاریەوە ئەو زۆرە کەسانە و ئەو قەومونەتەوانە بەیەک گەیشت بوون. خاڵیش تر خودی یاریەکان ئەگەر سەیری یاریەکان بکەی ڕاستە هەندێک خار لاواز هەند دواتر باسییانەوە دەکەم، بەڵام ئەگەر وەکو خاڵێکی بەهێز سەیری ئەمەیان بکەین دەبینی یاریەکان سەرەتا کە پیشانی ئەو کەسان دەدرێت کە بەشداری دەکەن یاری منداڵانن یاخود دەتوانم بڵێم ئەو یاریانە کە لە منداڵی ئەنجام دەدران، بۆیش ئەوان بە سادە و بە ساکار لێ تێدەگەن. بەڵام دەبینی کە چۆن لەڕێی ئەو یاسانێکەدا دەنرێن یاخود لەڕێی ئەو کۆنێکشن و ئەو پەیوەندیانێک کە لەڕێی کارکتەرەکانەوە دروست دەبێت یان ئەو باوەتانێک کە لەناو یاریەکە بەگشتی ڕوو دەدەن چۆن وا دەکەن یاریەکی وا سادە ببێت بە یاریەکی وا توندوتیژ و یاریەکی وا ناخۆش کە ئەو کەسانی کە بەشدار دەکەن چەندە پێوە دەناڵێن. لێ بینیمان کە ئەو یاریانێک کە تەنانەت بەشێکی لە کوردستانیش دەکرێن چۆن بەکار هاتبوون و چۆن کرابوون بە یاری گەورە لەڕێی یاساکانەوە لەڕێی دەرەنجامەکانەوە، چۆن ئەو یاسایانە گەورە کرابوون و هەروەها یاریەکەش بە چێشتر کرابوو. وەک پێشتری باسم کرد ئەو زنجیرەیە بەراورد دەکرێت بە لا کاسا دێ پاپێل یاخود دەتوانم بڵێم هەمان چێژ و هەمان خۆشی هەیە. هۆکاری سەرەکیش کەوا دەکات ئەمە هاوشێوەی لا کاسا بێت، یەک لە هۆکارەکان بریتێرە باوەتی جلوبەرگ و ڕێخستنەکانیان دەبینی چ لە ڕووی تەسویر و ئەوانەوە چ لە ڕووی کۆستوم دیزاین و ئەوانە دەبینی زۆر لە لا کاسا دەچێت، زۆر دەگەڕێتەوە سەر لا کاسا لە ڕووی ڤیژوال و لە ڕووی پیشاندانەوە زۆر هاوشێوەی ئەوە بە تایبەت وەرزی یەکەمی. تەنانەت کارکتەرەکانیش کە کارکتەرەکانی هاوشێوەی لا کاسا دێ پاپێل دەبینی هەندێک کارکتەری تێدایە کە لەگەڵ ئەوەی زۆر قسە ناکەن یاخود معقدنیان کچەکە بۆ نمونە کچەکە ڕێک دەتوانم بڵێم تۆکیۆی لا کاسا دێ پاپێلە کە هاوشێوەی هەمان ئەو کارکتەرەیە کە لە لا کاسا هەیە. ینی بەو شێوازە چێژ و خۆشەی زۆریان پێدا و لەڕێی کارکتەرەکان لەڕێی جلوبەرەکان لەڕێی ڤیژواڵەکە لەڕێی ئەو سینانی کە تەسویر کرابوون زۆر هاوشەوەی یەک بوون. هەر بۆیش پێم وایە ئەو زنجیرەیە کە زیاتر دەتوانم بڵێم زنجیرەیەک چێژبەخشە نەک زنجیرەیەکی مەزن لە ڕووی دەرهێنان و سیناریۆ و چیرۆک و حیوارات و وتە و ئەو بابەتانە. یعنی زنجیرەیە کە زیاتر چێژ پێدا زیاتر حماست پێدات، نەک بڵێ شتێکی بەهێز باز بکات یاخود چیرۆکێکی زۆر بەهێزی هەبێت یاخود مەبەستێکی زۆر گەورە بگەێنێت. ڕاستە مەبەستەکەی گەورەیە دواتریش باسی دەکەم کە ئەمەیان خاڵێکی بەهێزە، بەڵام زنجیرەکە بەگشتی زیاتر چێژبەخشە، نەک بڵێ زنجیرەیەک بێت کە بابەتە سینەمایەتەکانی زیاتر تێدا بێت لە بابەتەکانی دەرهێنان و سیناریۆ ئەو بابەتانە، نەخێر بەڵکو زیاتر لە بابەتی چیرۆک و کارکتەرەوە پێشکەوتووە. ئەمەش دەمانهێنێتە سەر خاڵی ئەوەی کە ژانری زنجیرەکە چیە. طبعا ئەمەیان یەکێک لە خاڵەکانە کەوا دەکات ئەم زنجیرەیە زۆر چێژبەخش بێت و زۆر خۆش بێت، ئەویش بابەتی میستری یاخود بابەتی نهێنیە. زنجیرەکە خۆی بابەتی سەرچیەکەی نهێنی ئامێزە. هەر یاریەکە دەکرێت ئێمە نازانین کە یاریەکە بەکوێ دەگات، کۆتاییەکەی چییە، هەمووی نهێنیە بۆ ئێمە. تەنانەت لە سەرەتایی زنجیرەکەش تا کۆتایی نهێنیەکی زۆر گەورە هەیە.
ئێمە لە سەرەتاوە دەمانەوە بزانین کە ئەو یاریە بۆچی دانراوە، چێ لە پشت ئەو یاریە، چێ دەیەوێت ئەو یاریە سەرکەوتوو بێت، چێ دەیەوێت کە یاریەکە لە ناو بچێت، ئەوانەی کە دەیانەوێت لە ناو بچن ئاخۆ سەرکەوتوو دەبن یا خود نا، ئەوانەی کە یاریەکان دەست پێ کردووە چیان بەسەر دێت، ئەوانەی کە لە ناو یاریەکان چیان بەسەر دێت، یانی چێ سەرکەوتوو دەبێت، ئەوانە هەموویان نهێنین کە لە زنجیرەکەدا هەن. لەگەڵ زیادبوونی ئەڵقەکان زیاتر هەستمان بۆیان دەبزوێت، زیاتر حەز دەکەین کە بزانین ئاخۆ ئەو نهێنیە چییە، زیاتر ئەو نهێنیمان بۆ بەدەرکەوێت. بابەتێشتر کە زۆر بەهێز بوو بە هەمان شێوە وای کرد کە چێژی زنجیرەکە زیاتر بێت ڕۆژجێرانە. پێشتریش باسم کردووە لە ڕیڤیۆکانی تریش کە بۆ فیلم یا زنجیرەی کۆری کردبێتم، باسم کردووە کە کۆریەکان بەڕاستی لە ڕۆژجێران زۆر نایابن. بۆ نمونە فیلمی کۆڵ یاخود فیلمی پەرچوێک لە زیندانی ژمارە 7 یاخود زنجیرەکانی تر زنجیرەی دایک و ئەوانە ئەکتینگ و ڕۆژجێرانیان زۆر جوانە، دەتوانم بڵێم زۆر جار لە هۆلیوود زۆر جوانترە. یعنی ئەوەندە دەچن ناو کارکتەرەکان، ئەوەندە کارکتەرەکان بەزدی وەردەگرن. بۆ منە کچەکە ئەگەر بینە پێش چاومان جگە لەوەی کە کچێکی جوان بوو، کارکتەرێکی جوانی هەڵبژار بوو لە ڕووی ڕوخسارەوە، لە ڕۆژجێرانەکەشی ڕۆژجێرانێکی زۆر جوانی دەجێڕا. بۆ بینیمان کە کەسایەتێکی سارد و سوڕا لەگەڵ ئەو سارد و سوڕیە ئێمە سەرەتا نەمان دەزانێت چیرۆکی چییە، بەڵام بەهۆی ئەو ئاکتینگ و ئەو ڕۆژجێرانێک کاتێک چیرۆکەیمان زانی ئیمۆشنمان بۆی جوولە، هەستمان بۆی جوولە، ئەو هەمووی بەهۆی چێوە، بە هەمووی بەهۆی ڕۆژجێرانەوە. بە هەمان شێوە کارکتەری سەرەکی، کارکتەری سەرەکیەکە سەرەتا زۆر حەز دەکەی منداڵانە دیارە، کەسێکە کە حەز بە تاوان و شت ناکە، کەسێکە کە لەگەڵ ماڵەوەی زۆر باشە بەڵام کەسێکی هەژارە، کەسێک هەمیشە پێ دەکەنێت و ینی کەسێکی زۆر سادەیە. بەڵام لە کۆتایی دەکە گەیشتین بە کۆتاییەکەی ئەوەندە ئاکتینگەکەی بە جوانی جێڕا، بینیمان لە کۆتاییدا چۆن گۆڕا لە ڕێی یاریەکانەوە چی بەسەرهات. یان کارکتەری خراپەکارەکە، ئەو کارکتەری خراپەکارەکە وەک بینیمان لە سەرەتا تا کۆتاییەکەشی دەتوانم بڵێم ئێمە نازانین کە ئەوە خراپەکارە. ڕاستە ئێمە خراپەکاری سەرچیمان هەیە کە یاریەکەی ڕێخستووە، بەڵام لەناو خودی یاریەکەش ئێمە یەکێک بە خراپەکار دەبینین کە ئەوە لە کۆتاییدا لەوانەیە خراپەکار نەبێت، بەڵکو یەکێکتر خراپەکار بێت. یعنی ئەوەندە بە جوانی کارکتەرەکانیان دروست کردبوو کە تویستی خست بۆ ناو زنجیرەکە، هەر شتێک ڕوویدەدا گۆڕانکاری بۆ لە ناو زنجیرەکە. پەیامی زنجیرەکە بە هەمان شێوە شتێکی زۆر نایە. ئەمەیان دەتوانم بڵێم یەکێک لەو خاڵانەیە کە پێویستی بە قسەکردنی زۆر لەبارەوە. ڕاستە زنجیرەکە پەیامەکەی بە شێوازێکی زۆر سیاسی و زۆر ئەکادیمی ڕاقی ناگەێنێت. بۆ منە هەندێک زنجیرە هەن، بۆ منە برێکینگ باد ئەوانە پەیامەکانیان لە شێوازێکی ئەکادیمی زۆر جوان دەگەێنن، بەڵام پەیامێکی زۆر باشی دەگەێنن، نەکتەنها یەک پەیام بەڵکو ئەو پەیامانێک کە هەیەی زۆر واقعین و زۆر منطقین. یەکێک لەو پەیامانە ئەوەیە کە خەڵک بە پارە تێر نابێت. ڕاستە کە ئەو کارکتەرانی کە بەشداریان کرد ئەوان هەمویان لە ناچاری بەشداریان کرد تا پارەیان بێتە دەست، بەڵام لە کۆتاییدا بینیمان تەنانەت ئەو پارەیەش کە مایەوە سوودی نەبینرا، لەبەر ئەوەی پارە هۆکارەکە نییە. ڕاستە زۆر جار ئەو قسەی دەکەن کە پارە خۆشبەختی نایەت، هەرچەند ئەو قسەیان تا ئاستێک بێمانایە، لەبەر ئەوەی وەک گوتەنی پارە ڕێگەی خۆشبەختی دروست دەکات، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو شێوازێک کە تۆ پارەی پێ بەدەست دێنیت زۆر گرنگە. هەروەک لەو زنجیرەش بینیمان کە ڕاستە ئەگەر پارەیەک بە شێوازێکی حەڵال بە شێوازێکی جوان بەدەست بێت، لەوانەیە خێر لێ بین و لەوانەیە بگەی بە خۆشبەختی، بەڵام لە هەمان کاتیشدا ئەگەر پارەیەک لە ڕێی یادیی ئاوا یاخود لە ڕێی تونند و تیژیەوە یان لە هەر بابەتێک بەدەست بهێنرێت، دەرەنجامەکەی چی دەبێت؟ جاچی ئەگەر پاڵەوانەکە بینە بەرچاومان کە لە کۆتاییدا چی لەو پارەیەک یاخود ئەو پارەیە چۆن بەکارهێنا، چ ئەو کەسش کە ئەو یاری ڕێخست بوو دەبینی کە لە سەرەتادا ئەو کەسێکی زۆر دەوڵەمەند بووە، بەهۆی ئەو دەوڵەمەندیەوە نەیزانیوە پارەکە چی لێ بکات، چێژی لە ژیانی خۆی نەبینیوە، بۆیە پەنای بردووە تا یاریێکی وا دروست بکات. تەنانەت کە یاریەکەشی دروست کردو دەبینی کە چۆن یاریەکەی بۆ خۆی بەکارهێناوە، نەک بۆ ئەوانەی کە سەیر دەکەن. نامەوێت سپۆیلەکەم، بەڵام ئەوانەی بینیوتانە تێدەگەن کە کارکتەری ئەو کەسێک کە یاریەکەی دروست کرد بوو دەبینین چۆن بەشدار بۆ لە یاریەکە یاخود چ دەورێکی هەبووە لە یاریەکە، وەک لە کۆتاییدا بۆمە دەرکەوت. یان تێدەگەین سەرباری ئەوەی ئەو هەموو پارەی هەیە، بەڵام هێشتاش پەنای بۆ شتێکی وا بردووە تەنها تا چێژ لە ژیان ببینێت. بابەتێشتر باس لە دڕەقی مرۆڤ دەکات، چۆن کاتێک مرۆڤ پارە دەکەوێتە دەست یاخود توانایش دەکەوێتە دەست، هیچ شتێکی بەلاوە گرنگ نابێت. بۆ نمونە دەبین لەو یاریە خەڵک یەکتری دەکوژن، ئەوان خەڵک دەکوژن، هیچیان بەلاوە گرنگ نییە، تەنها بۆ چێژێکی کاتی. ئەمەش بەگشتی دەتوانم بڵێم باس لە خەڵکی گشتی دەکات، کاتێک بابەتێک چێژی خۆیان تێدایە ئەوانەی تر لەبیر دەکەن. زۆر جار هەیە لەوانەیە هەمومان نەگاتە ئاستی کوشتن و تاوانبارکردنی ئەوانەی تر، بەڵام پەناش بۆ زۆر شت دەبین کە لەوانەیە خەڵکانیشتر ئەزیەت بدات تەنها تا ئەوەی خۆمان چێژ ببینین یاخود خۆمان کەیف و خۆشی بکەین. ئەمەش سروشتی مرۆڤە، سروشتی مرۆڤ لە ڕێی ئەو زنجیرەیەوە زۆر بە جوانی پیشەنەدات. پەیامێشتری زنجیرەکە ئەوەیە کاتێک مرۆڤ پارەی دێتە بەردەم یاخود حەزێکی دەسەڵات و ئاین دەکەوێتە بەردەم،
هەموو شتێک لەبیر دەکات چ خانەوادە چ خێزانی خۆیان ئەوانە هەموو لەبیر دەکات هاوڕێ بێت یان هەر بابەتێک بێ بۆ نمونە بەسیترین نمونە یەکێک لە یاریکەرەکان بینیمان کە خۆی خێزانەکەی بەشدار بوون لە یاریەکە بینیمان لە کۆتاییدا ناچار بوو چی بکات تەنها تا ئەوەی پارەکە بۆ خۆ بەدەست بێنێت لە هەمان کاتدا ئەوانی تریش دەبین یەکێک هاوڕێی خۆی دەکوژێت یەکێک ئەوەی کە بە قسەی خۆی ئاسات لەگەڵەوە بووە کە یارمەتیدەر یەکتر بوونە دڵسۆز یەکتر بوونە چۆن ئێمانی دەکات و دەیکوژێت یانی هەموویان هەوڵی کوشتنی ئەوانی تر دەدەن تەنها تا بگەن بۆ ئەنجامە و بگەن بەو دەرەنجامە یاخود بگەن بەو پارەیە خاڵێک کە پێم وایە تا ئاستێکی زۆر بێهیواکەر بوو لە هەندێک ڕوەوە بەڵام ڕاست لە هەندێک ڕووی ترەوە بەهێز بوو بەڵام لە زۆربەی ڕوەوە لاواز بوو ئەویش کۆتاییەکەی بوو طبعاً تۆ کاتێک زنجیرەیەکی نهێنی ئامێز دەبینیم ئەو نهێنیانە زیاد دەبن بەپێی ئەڵقەکان زیاد دەبێت نهێنیەکە هەر بەرەو پێش دەچێت تاوات لێ دێت کە تۆ هەز دەکەی ئەو نهێنیە کاتێک ئاشکرا دەبێت شتێکی زۆر سوپرایز و زۆر سەرسامکەر بێت جا ئەو کۆتایی پێماندرا پێم وابێت دوو لایەنی هەیە یەکەمیان زۆر دڵخۆشکەر بوو ئەوەی دووەمیان پێم وایە بێهیواکەر بوو ئەگەر سەیری ڕێخستنی یاریەکە بکەین کە ئەوانە یاریەکەیان ڕێکخستووە هۆکاری ئەوەی کە ئەو یاریان ڕێخستووە بەگشتی هۆکارەکەی چیاخود چێن ئەوانە کە یاریەکەیان ڕێخستووە پێم وایە شتێکی زۆر کلیشەیە دەبینین کە کۆمەڵە دەوڵەمەندێک تەنها بۆ چێژی خۆیان ئەو یاریان ڕێخستووە ئەمەشمان لە زۆر فیلم و بابەتی تر بینیوە کە خەڵکی دەوڵەمەند یاخود خەڵکانێک کە توانایان هەیە چۆن ژیانی ئەوانی تر دەقۆزنەوە تەنها تا چێژی خۆیان ببینن لەگەڵ ئەوەشدا پەیامی لە پشت ئەو بابەتە بوو زۆر گرنگ بوو زۆر بەهێز بوو کە دووبارەی دەکاتەوە کە ئەوانەی توانایان هەیە چۆن ئەوانی تر ئیمال دەکەن تا بگەن بە حەزی خۆیان و ژیانی ئەوانی تریان بەلاوە گرنگ نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا پێم وایە ئەو خاڵەیان تا ئاستێک لاوازە بەڵام ئەو خاڵی تر کە بەهێز بوو لەبارەی کۆتاییەکەی ئەو کەسە بوو کە سەرپەرشتی هەموو یاریەکەی دەکرد تەنانەت ئەوانش کە چاودێر یاریەکە بوون ڕێخستنی یاریەکە عیدی ئەوان بوو ئەو سەرپەرشتی هەمویان دەکرد یاخود دەتوانم بڵێم ئەو سەرۆکی تەواوی یاریەکە بوو کۆتایی ئەوم بەدڵ بوو کۆتایی ئەو شتێکی زۆر سەرنجاچێش بوو دەمان بینی کە ئەو کە دروست بوو لە هەمووی مهمتر ئەوە بوو ئێمە لەسەرتاوە تا کۆتاییش هیچ چاوەڕێمانە دەکرد کە ئەو کەسە بێت پێم وایە ئەوانە سەیری زنجیرەکە دەکەن لە یەکەم تا ئەڵقەی هەشتم سەیر بکەن هیچ تویستێکتان بۆ نایە ئەگەر لێتان بپرسن دە کەس بژمێرە کە پێت وایە ئەوە ڤیلنە یاخود ئەو کەسێک کە یاریەکەی ڕێخستووە پێم وایە ناوی ئەو ناهێنن بەڵام لە ئەڵقەی نۆیەم ئەوانمە بۆ دەردەکەوێت کە ئەو کەسە چێ بووە ئەمەیان تویستێک و شتێکی زۆر نایە بوو گەورەیە بەڵام لەگەڵ ئەو دوو کۆتاییەش کۆتایی پاڵەوانەکەش هەیە جا ئەگەر سەیری کۆتایی پاڵەوانەکە بکەین بە هەمان شێوە بەهێزی هەبوو لاوازیشی هەبوو ئەوەی بەلامەوە بەهێز بوو ئەو بوو کە ڕاستە ئەو بوو بە پاڵەوان ئەو هەموو پارەیە بەدەستهێنا بەڵام چێژی لەو پارەی نەبینی هۆکارەکەشی پێشتر باسم کرد لەبەر ئەوی پارەکە بە حەز و بە خولیای خۆی بەدەست نەهات بوو یاخود بە مردنی چەندان کەس بەدەست هاتوو بۆیە چێژی نەدەبینی لەگەڵ ئەوەشدا بینیمان کە ئەو کارکتەرە سەرەتا لەگەڵ خانەوادەکەی چۆن باش بوو لەگەڵ خانەوادەکەی چەندە دەگونجا یاخود چەندە حەزی دەکرد کە کچەکەی ببینێت بەڵام لە کۆتاییدا دوای ئەوە یەک ساڵی تێپەڕی بوو کچەکەی نەدید بوو تەنها بە یەک تەلەفۆن هەوڵیدا کە بگەڕێتەوە بۆ ئەو شوێنێک کە یاریەکەی دەکرێت تەنانەت ئێمە نەمانزانی بۆ دەگەڕێتەوە مەبەستی چیە لەو گەڕانەوەیە یاخود چۆن ناتوانێت کچەکەی خۆی ببینێت و دەگەڕێتەوە بۆ ناو یاریەکە یعنی ئەمانە هەمویان هەم پرسیاریان دروست دەکرد هەمیش خاڵی لاواز بوو کە دەتوانم بڵێم لێرە وەڵام نەدرانەوە کە چی بەسەر کارکتەری سەرەکیدا دێت لەگەڵ ئەوەشدا پێم وایە ئەمانە هۆکارێکت تاوا بکات ئەو زنجیرەیە لە حاڵتێک بێتەوە ڕاستە کۆتایی پێمانداوە ئەگەر ئێستا تەواو بێت کۆتایی هەیە زۆری جوانە بەڵام ئەگەر بەیانی وەرزی دومیش لێ دروست بکرێت ئەم کۆتاییە ڕێخۆشکەر دەبێت بۆ ئەو وەرزە ینی ئەم کۆتاییان بۆیەوە دروست کرد تا ئەگەر وەرزی دومیش دروست کرا ئەم کۆتاییە بتوانێت وەرزی دومی لەسەرەوە بەرهەمهێن ئەوەی بە گشتی و بە تەواوی زنجیرەکە دەیگەێنێت بابەتە ئەخلاقیەکانن کە ئەخلاقی مرۆڤ پیشان دەدات کاتێک دەگات بە حاڵەتێکی وە چۆن ئەخلاقی ئاوا دەگۆڕدرێت یاخود چۆن مۆراڵەتی و ئادابی مرۆڤ چۆن بەپێی سیتوێشنەکان دەگۆڕێت بە تایبەت کاتێک تەماحی پێ دەدرێت خاڵێکی هەر بەهێز ئەگەر باس لێەوە بکەین پێم وایە هەموو شتان لەگەڵ من هاوڕا کە باشترین ئەڵقەی ئەم زنجیرەیە بریتی بوو لە ئەڵقەی شەشەم دەتوانم بڵێم لە یەکەم تا پێنجەم زنجیرەیەکی ئاسایی بوو گۆڕانکاری باش تێدا بوو کارکتەرەکان گۆڕانکاریان بەسەردا دەهات چیرۆکان سەرنجڕاکێش بوون چێژ بەخش بوون بەڵام تا ئەڵقەی شەشەم زنجیرەیەکی ئاسایی بوو تەنانەت ئەگەر وازیش لێهینابە لەوانەیە سوود لێ نەبایە بەڵام کە گەیشت بە ئەڵقەی شەشەم ئەوەندە بە جوانی چیرۆکی ئەڵقەی شەشەم ڕێکخرا بوو بە تایبەتیش ئەوەی کە وای کرد ئەو کارکتەرانە ڕووبەڕووی یەک ببنەوە شێوازی ئەنجامدانی یاریەکە و ئەوەش کە
باگراوند ستۆری و شتەکانی ئەو کارکترانیان بەستیەوە بەوانەوە چۆن ئەوانەی کە هاوڕێ بوون لەگەڵ یەک بوون بە دوژمنی یەک، یعنی ئەویان ئەوەندە جوان ڕێخستە بوو. پێم وایە ئەڵقەی شەشەم یەکێکە لە باشترین ئەڵقەکان لە تەواوی زنجیرەکان، نەتەنها لەو زنجیرەیە بەڵکو تەواوی ئەو زنجیرانێک کە بینی و من ئەو ئەڵقەیان یەکێک بوو لە باشترین ئەڵقەکان. دوایین خاڵ کە بەڕای خۆم خاڵێکی زۆر لاوازە، یعنی خاڵێک بوو کە تەواو زیادە بوو لەو زنجیرەیە، هاوشێوەی زۆر جار گوتومە هاوشێوەی بەرلینی لا کاسا دێ پاپێر کە لەو یەک دوو وەرزێک کۆتایی زیادە بووە، ئەوەشان پێم وایە لە تەواوی وەرزەکە زیادە بوو. ئەویش پۆلیسەکە بوو. یەکەم شت پۆلیسەکە زۆر سوپەر هیرۆیانە دیار بوو. پۆلیسێک بوو کە دەتوانی زۆر شت بکات بە کەیف خۆی چۆنا ئەو بینایەکە تا ئێستا هیچ حکوومەتێک نەیدۆزی بووە، ئەو چوونە ئەو بینایە چەندان نهێنی کەشف کرد و تا کۆتاییش نەدۆزرایەوە. ئەوە بوو تا کۆتا مەقتا تا کۆتا سات نەیانتوانی بیگرن و ئەو لە شوێنشتر دۆزیانەوە لەوێ گرتیان. یعنی ئەمەیان زۆر بێمانە و پێم وایە ئەوەش کە زیاتر بێمانە بوو لەبارەی ئەو پۆلیسە هۆکاری چ بوو؟ هۆکار یعنی ئەو پۆلیسیان خستە ناو زنجیرەکە چوە شتێکی کەشف کرد، هەموو معلوماتەکانی زانی، بەڵام معلوماتەکانی هێنانەوە بە هیچ شوێنێک نەگەیشتن. ئەو معلوماتانە گەیشتن بە پۆلیس، نە خۆی توانی بگاتە پۆلیس، نە خۆی توانی یاریەکە ڕابگرێت. حاڵەتێش تر پەیوەندی ئەو لەگەڵ سەرۆکی یاریەکە یاخود بەڕێوەبەر یاریەکە کە ئەوەی جلە ڕەشەکەی لەبەر بوو، وە بینیمان لە کۆتاییدا ئەوان پەیوەندیشان پێکەوە هەبوو، نامەوێت سپۆیل بێت، بەڵام گرنگی ئەو پەیوەندی لە چ بوو نازانم، ئێستاش تێنەگەیشتم. یعنی بەگشتی ئەو کارکتەرە پێم وا بێ زیادە بوو، هیچ سوودێکی نەبوو چیرۆکە نەبوو زنجیرەکە نەبوو. جا ئەگەر ڕێتینجێک بەو زنجیرەیە بدەین، من خۆم 80 پێ دەدەم، شایانی 80ەیە. بەڵام ئەو زنجیرەیە ئەگەر دەتەوێت سەیری زنجیرەیەکی ئەفسونایی بکەیت، زنجیرەیەکی زۆر نایاب بکەیت لە هەموو بوارێکەوە، ئەو زنجیرەیە وان نییە. بەڵام ئەگەر دەتەوێت سەیری زنجیرەیەکی چێژ بەخش بکەیت، زنجیرەیەک بێت کە کاتێکی خۆشی لەگەڵ بەسەر بێت، زنجیرەیەک کە حەماسەت پێ بدات، ئەو زنجیرەیە بە باشی پێشنیار دەکەم و پێشنیار دەکەم کە سەیری بکەن. ئەگەر بابەتی سیزنی دووش هەیە، بەڕاستی حەز ناکەم کە هەیبێت لەبەر ئەو زنجیرەیە هەز دەکەم هاوشێوەی لاکاسا دەقۆزرێتەوە بەوەی کە زنجیرەیەکە هاندەری زۆرە، بۆی دووبارە تێک دەدرێت و دەبێت بە زنجیرەیەکی بازرگانی. بۆی هیوادارم ئەو زۆر زیان بەس بێت و تەنها یەک وەرزی لێ بەرهەم بێت. من وسامە ئەحمەدم، ئەمە ڕیڤی من بوو بۆ زنجیرەی سکوید گەیم. سوپاس.